وەرزی گەرما هاتووتە پێشەوە خەڵک بەدەستی نەبوونی کارەباوە دەناڵێنن بە تایبەتی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش. لە ئێستاشدا سەعاتەکانی کارەبای کەمی کردووە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن چارەسەرێکی جدی بۆ ئەم بابەتەیە بدۆزێنەوە چونکە ڕەوشی کارەبا لە سنووری قەزای بەردەڕەش لەو پەڕی خراپیدایە. 25 ساڵە ئەمە معاناتمان هەیە لەگەر کارەبای نازانین ئەو حکوومەتە دێ و ئەو حکوومەتە دەڕوا هەتا ئێستا چارەسەری و کارەبای پێ نەکرا داوا لە حکوومەت دەکەن ئەگەر نابدنە کەرتی تایبەت خەڵکی دیکە هەیە خەڵکی دەوڵەمەندمانێ لەو کوردستانێ دەتوانی بە هەر شێوەکی کارەبای دابیکە لە خەڵک بەخوا کارەبای ئێستا زۆر خراپە ئەنی خەڵکی ئیزعاج کردیان بە تایبەتی ساغ مۆریگەکان 5 دقیقە کارەبا قەتا دەبی غار دەبڕۆ پێکەوە بە زمانێ بە ڕۆژی خەڵک زۆر ئیزعاج بووە داواکاری حکوومەت هەرێمی کوردستان دەکەن چارەسەرێکمان بکاتن. بەخوا ئێستا کارەبا پێشتی ڕەمەزانی عیبی نەبوو بەس ئێستا لە ڕەمەزانی هاتووە 3 بە 3 سعات هەیە 3 سعات نییە داواکاری ئەو حکوومەتەی جێبەجێ بکە. بەخوای ڕەوشی کارەبا زۆر خراپە لەناو قاچ هەرێمی کوردستان زۆر خراپە وەکو تورفلایتیە لێ هاتووە یعنی 2 سعات دێت 3 سعات نایەتەوە ئەوای لێ هاتووە یعنی زۆر خراپ بووە. داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەوە چاوێک بەو میلەتە بخشێنیتن بۆ فەقیر و هەژارە بەڕاستی کارەبا نەبی ئاو نەبی یعنی میلەت چ بکاتن مەعاش نەبیتن. ئەمن بەخۆم وەکو گەنجێک کرێکارم لەش کۆمپانیای هەفتە لە هەولێر ئیشە دەکەم ئەوە 8 مانگە مەعاشمان نەگرتووە 8 مانگە بەو ڕەمەزانە بەو جێژەی نازانم چ بکەم. پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی لە ئێستادا کەمترین لە 15 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە و مانگی داهاتووش گەرمترین مانگی ساڵە وەزارەتی کارەباش پێشبینی کەمبوونەوەی کارەبا دەکات بۆ نزیکەی 12 کاتژمێر. محەممەد جەلیل کەناڵی بادینان سات بەردەڕەش.